ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش جایشتر خۆشحاڵم بە دیداری ئەوەی ئازیز شاد دەبمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەی ئەمڕۆمان 15 سەپتەمبەری 2024 سەبارەت بە ڕاپەڕینی جەماوەری 2022 ئێران، پیلانی سوورداش و سەردانی پزیشکیانە بۆ هەرێمی کوردستان. دیارە هەمووان ئەزانن کە 2 ساڵێک لەمەوە بەر هەر ئەم ڕۆژانە بوو من لەگەڵ هەر ئەم میوانەیە کە ئەمڕۆ لەگەڵ ما بێ عەبدولڕەحمانی حسێنزادە سەبارەت بە ئەم ڕاپەڕینە و ئەم هاتنە مەیدانی جەماوەر بەرنامەمان بوو. 2 ساڵ لەمەوە بەر کوشتنی تیرۆرکردنی لە ڕاستیە ژینا ئەمینی لە تاران بە هۆکاری ئەوەی کە چەند تاڵەقژێک لە ژێر سەرپۆشەکەیەوە دەرکەوت بوو بەدەستی تاوانکارانی کۆماری پەتوسیەداری ئیسلامی ئێران بوو بە سەرەتای ڕاپەڕینێکی جەماوەری فراوان کە سەر تاسەری ئێرانی گرتەوە و نزیکە بڵێن کە شارێک و شارۆچکەیەک نەما لە ئێرانە کە نەبێتە مەیدانی ناڕزایی فراوان بە دژی جمهوری ئیسلامی. ئەو کاتانە ئەم ڕاپەڕینە جەماوەریە ئەم هەستانە جەماوەری هێندە بەهێز و فراوان و گەورە و توند و خێرا تەشەنە کردوو بوو بۆ هەموو ئێران کە ئومێدی ئەوە کرا کە ئەم ڕاپەڕینە سەرەتای کۆتایی جمهوری ئیسلامی ئێران بێ. 2 ساڵ دوای ئەوە ئێمە هێشتا بینین کە ناڕەزایەکان بە دژی جمهوری ئیسلامی ئێران لە جێگەی خوایەتی ئەگەرچی وەک ئاگری خۆڵەمێشە بەڵام هەمیشە ئامادەیە بۆ دووبارە هاتنەوە مەیدان. بەڵام پاش 2 ساڵ وەختی ئەوەیە کە سەبارەت بەم ڕاپەڕینەوە سەبارەت بەم ڕووداوە گەورەیە لە وڵاتێکی گرنگ و مهمی وەکو ئێران لە خۆرهاڵەتی ناوەڕاستە و بگرە لە جیهانە سەبارەت بەم ڕووداوە گەورەیە هەڵسەنگاندن بکەین بزانین لەکوێی ئەم خەباتە بۆ لە گۆڕنانی جمهوری ئیسلامی ئێران وەستاوین و ئەو دەستکەوتانە چین ئەم ڕاپەڕینە هێنایە پێشەوە ئەو کەم و کوڕیانە چی بوون کەوای کرد لە یەکەم گوژمی خۆیان لە یەکەم هەڵمەتی خۆیان ئەم ڕاپەڕینە نەتوانێ جمهوری ئیسلامی ئێران لە بین بەرێ یاخود بڕوخێنێ. سەبارەت بەمەوە سەبارەت دەو پیلانەی کە لە سوورداش و لە هەرێمی کوردستان بۆ ڕاگواستنی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێران لە بارەگاکانی خۆیانەوە بۆ ناوچەی سوورداش سەبارەت بەم باسەش تشتێکە خەینە سەر ئەم پیلانە و ئەبعادەکانی کاریگەریەکانی ئەو تراجیدیایی کە ممکنە بە شوێنەوە بێەوە تەنانەت قسەش لەسەر هەڵوێستی هەندێک لەو پارتە سیاسیان ناکەین کە بوونەتە قوربانی ئەم پیلانە. سەردانی پزیشکیانیش بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بابەتێکی ترە کە جێگەی ئەوەیە لەسەری بوەستین مەرامەکانی ئامانجەکانی ئەوەی کە توانیوێتی بەدەستی بێنێ ئەوەی کە توانیوێتی وانی شاریبدا کە بەدەستی هێناوە قسە و باسی لەسەر بکەینەوە لێکدانەوە لەسەرەوە بکەین ناکامەکانی ئەم سەردانە چی ئەبێ وە چۆنی کاریگەری لەسەر دۆخەکەدانێ. بۆ ئەم باسانەوەک پێشتری ژاماژەم پێدا من هاوڕێکی عزیزم لەگەڵا هاوڕێ ڕەحمانی حسێنزادە کە کۆمونیستێکی دێرینی کوردستانی ئێرانە یەکێک لە ڕابەرانی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکمەتیستە. زۆر سپاس هاوڕێ ڕەحمان بۆ قبوڵکردنی ئەم داوەتەوە بۆ بەشداریکردنت لەم پرۆگرامی منە. سپاس دەکەم کە وەختی خۆت بە ئێمە بەخشی. منی زۆر سپاسی تۆکەم کە دەرفەتەکە دروست کردووە و هەروەها سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەی کاناڵی هیوا و هەروەکو جارانی وادارم بەرنامەیەکی باش جێبەجێ بکەین.
زۆر باشە بەر لەوێ بچمە سەر یەکەم پرسیارم هاوڕێ ڕەحمان نەمەوێت لەگەڵ بینەرانە قسە و باسێک بکەم ئەویش هەر داوای هەمیشەی بەردەوامی منە بۆ ئێوەی ئازیز کە لە ڕێگەی کەناڵەکانی خۆتانەوە لینکی ئەم بەرنامەیە پەخشکەنەوە بڵاوکەنەوە دابینەرانێکی زۆرتر ئەم بەرنمەیە ببینن دەرفەتمان ڕەنگە کەم بێ بۆ وەرگرتنی پرسیار و کۆمنت و سەرنج مەڵام حتمما ئەگەر سەرنجەکانی ئێوە بێت و سەبارەت بە باسەکە بێ هەوڵەدەم لە ڕێگەی پرسیارەکانی خۆمەوە بێ یاخود بە ڕاستەو خۆ بێ ئاراستەی هاوڕێ ڕەحمانی بکەم بیریشم ناچێت دووبارە داواتان لێ بکەم کە ئەگەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن بەڵێ هاوڕێ ڕەحمان من پێم خۆش سەرەتا لەوە باسکەم پێما بێ 2 ساڵێک بەر لە ئێستا هەر ڕۆژێکی ئاوا بوو کە مەمان هەبوو سەبارەت بە باسێکی دیاریکراو کە قەرارمان نابوو قسەی لەسەر بکەین بەڵام دواتر هەرەو کاتە ئەم خرۆشانە و ئەم ڕاپەڕینە جەماوەری یا سەرەتاکانی دەرکەوت بوو و ئێمە دووبارە بەرنامەشمان سەبارەت بەم بابەتە ساز کرد پێم خۆشە سەرەتا ئەنتیباعی گشتی خۆت لەسەر ئەم 2 ساڵەوە لەسەر ئەو ڕاپەڕینە جەماوەریە ببیستم دواتر بچمە سەرەوەی کە دەستکەوتەکانی ئەم ڕاپەڕینەوە بڕوای ئێوە چی بوون 2 ساڵەوە پێش ئەو ڕاپەڕینە جەماوەریە ئەو فرۆشانە پڕ لە هیوایە کە دەستی پێکرد تاسیری بوو لەسەرەوە هەرو کاتێ ئێمەش بەرنامەکەمان بەوە تەرخان بکەین بە دروست ئەمڕۆ کە دروست ساڵوەگەری یعنی دوای 2 ساڵ دوای گیانبەختکردنی ژینای عەزیز مەحسا ئەمینیە جارەبارە پێشە یادی ژینا و بەدوای ئەودا هەموو گیانبەخت کردوانی ڕێگای ئازادی خوازی حەقخوازی کە لەو خرۆشانی جەماوەری 1401 بۆ ماوەی چەندین مانگ هەروەک تۆ ئیشارەت پێکرد لە سەراسەری ئێرانە بوو بە خەباتێکی پڕتین یادیان بکەینەوە ئەوە فداکاریەکانیان و ئەو خەباتی ئەوختەرەکەوت واقعاً دەستکەوتی زۆری بوو ئەو کات گەورەترین دەستکەوتیەوە بوو هەلومەرجی سیاسی ئێرانی گۆڕی و بردیە هەلومەرجێکی بەڕاستی شۆڕەجێرانە ئەو هەلومەرجە شۆڕەجێرانە تا ئێستاش هەر بەردەوامە هەرچەند تەبعاً خودی ئەو ڕاپەڕینە جەماوەریە دوای چەندین مانگ پاشەکشەی پێکرا بە دەرەجەی جمهوری ئیسلامی بە هەموو زەبر و زەنگ و سەرکوت و ئەنواعی مانۆڕی دیکەش هەر سەرکوتنا دەرەجەیەک لە خاوکردنەوەی بەسەرم هەستانە جەماوەرەدا داسەپاند بەڵام ئێوە هەر ئالەم حەوهەژمانی ڕابردووە ئەگەر تەمەشای ساحەی سیاسی شارەکانی سەراسەری ئێرانەکەن خەباتی جەماوەری و ئێعترازی بە شێوەی جۆرا و جۆر و بە تین و تەوەژم و هەر ئیدامەی هەیە مەسەلەن مامۆستایان و معلمان یا لە ئێران زۆرتر بە فەرهەنگیان نەویانە بن لەم چەندین مانگەیە هەر کەماکان خەباتیان خانە نشینان هەروە بەتایبەت لە 2 مانگی ڕابردووە ئەمە پەرستاران یا ئەو نێرسانەی کە لە خەستەخانەکان کارەکەن و ڕۆڵێکی مهمیان بەڕاستی لە سەراسەری ئێراندا هەیە بە خەباتێکی زۆر بەرچاو ڕۆشنانە بە شعاری زۆر ڕۆشنتر و حتا بازن شعاری داواکردنی بەردانی زندانی سیاسیەکان ئیدامەی هەیە ئاعتساباتی کاریگەری نەوتمان بوو هەر لەم 2 مانگی ڕابردووە هەمزەمان لە چەندین مەرکەز و شوێنی پێکاری نەوت بەهەرحاڵ لای نەحاڵات جمهوری ئیسلامیش عاقبەت گرتن و زیندانیکردن و بەتایبەت ئێعدامەکانی لەم 2 مانگە زیاتر کردەوەش بە خۆی کارتانەوەیەکە لە بەرابەر ئەو ئاعترازاتەی کە هەیە لە کۆمەلگاکەدا دەنەچم بڵێم ئەو ئاخێزە جەماوەریەی ئەو وەختەی کە 2 ساڵەوە پێش دەستی پێکرد
خاڵی وەرچەرخانێک بوو لە هەلومەرجی سیاسی لە تەناسب قوای بینی جمهوری ئیسلامی لەگەڵ خەڵکی وشیار و خەڵکی معتەرس و دوایەوە نازانم چەندە مەجال هەیە لەسەر دانە بەدانەی دەستکەوتەکانی ئەو سەردەمە ئیشارەیە بکەین ئەو غێرە ئەم دروستکردنی هەلومەرجی شۆڕەجێرانە زۆر دەستکەوتی باڵای بووە کە تا ئێستاش جمهوری ئیسلامی نەیتوانیوەتەوە و پاشەکشەی پێبدا هەر ئەوەی خەبات لە دژی حجاب ئەوە بوو بە محوەری ئەسڵی دوای قەتڵی دەوڵەتی مەهسا ئەمینی ئەوە هەر ئیدامەی هەیە وەڵان هەموو کەسێکە بینێ باوجودیەوەی گەشتی ئەرشادیان زۆر کردووە و ئەنواعی لایحە و بەندوبەستیان هێناوە و هێزی سەرکوتگەردیان زیاتر ڕۆیانەوە خیابان هەر کەس دەچێتە شارەکانی ئێران و دێتەوە قسەیە کاڵە بابە حجاب وەکو جاران و وەکو حەوهەشت ساڵەوە پێش نییە نیوەی ژن و کچیە و کۆمەلگایە کەماکان حجابی ئیسلامی جمهوری ئیسلامیان ناوەتە کەنار و گوێی نادەنێ حازرن بچنە زندان بەشێکیان بەڵام ئەوە قبول نەکەن ئەوە بۆ خۆی دەستکەوتێکی گەورە بوو بەتایبەت ڕۆڵی ژنان و نەسلی جوانی ژنان وە کچان بەڕاستی بۆ معنایە مۆتۆری ئەو وەڕێخستنی ئەو حرەکەتە جەماوریەی ئەو وەختە بوو لاوان و جوانان بەگشتی چ لە زانکۆکان یا لە دەرەوە لە گەڕەکەکان لە نێو شارەکان ئەو وەخت ڕۆڵی زۆریان بوو لەو خەباتەدا و هەرە لەعانیش ئەو لەو ئاعترازاتەدا نەسلی جوانی کۆمەلگای ئێران ئەجگار نەخشی هەیە و مهمتر ئەو هەلومەرجە شۆڕەجێرانەی ئەو کات بەوجودات زۆرێک لە تاکتیک شێوەکار ئێبتکارات ئەقداماتی زۆر تازیان هێنا نێو خەباتی سیاسیڵان هەر لەم بەرنامەی کە من تۆران بەڕێوە بین تۆ تەسویرێکت داناوە کە کچی جوان چۆن مێزەری سەری مەلا بادا کە ماوەیەکی زۆر ئاخوند و مەلاکان نانەوێرا بێنە کوچە کۆڵانەکان و بە ئاسانی بە خیابانە بڕۆچکی ئەو ئەمامەی پێڵن هەچی پێڵن بە زمانی فارسەکەی یانە بۆە بیان دووریایە بەسەریانە یانە بۆە دەستیان پێوەی بە هەمیشە یا دەنا لاوان منزورمەوە نمونەیەک بوو لەو ئێبتکاراتەوە زۆر ئێبتکاراتی دیکە بۆیە ئەو خۆشانە جەماوەری ئەو وەختە ئاڵوگۆڕی زۆر جددی بەدەستێنە تاوان کەم و کۆڕی خۆی بوو بەرتەسکایی زۆر باش ئەوە دانین دامەی قسە بەڵام گرنگ بوو جا بۆیە و ئەمڕۆ لە ساڵ ڕۆژە ئەبێ هەموو دەستکەوتانەی جێگای ئەرزشن جێگای بایەخن یادی هەموو ژیان وەختوانیشی هەر پیرۆز و بەرز و بەڕێز زۆر باشە بەڵام بەداخەوە وەک باسم کە سەرەتای بەرنامەکە و تۆش پێم وای بە هەر لەوە بابەتەوە موافقی هاوڕێ ڕەحمان کە ئێمە ئومێدی گەورەترمان لەم ڕاپەڕینە هەبوو و بەشێکی زۆر لە ئێمە پێمان وا بوو کە تەواو ڕۆژەکانی جمهوری ئیسلامی ئەبێ بژمێرێت و خەریکی ژماردنی دوایین ڕۆژەکانین و ئەم بەڵایە لە کۆڵ خەڵکی ئێران و خەڵکی خۆرهەڵاتی ناوەڕاستە بێتەوە بەڵام ئەم تەوەقوعەوە ئەم پێشبینیەمان بەڕاز نەگەڕا بەداخەوە و دەرکەوت کە ئەم جوڵانەوەی سەرباری ئەو هەموو ڕەگ و ڕیشە قایمەی کە هەیەی لە ناو کۆمەڵگایە سەرباری ئەو تووڕێی و بێزاریە فراوانی کە لەم جمهوری لەم دەسەڵاتە سەرکوتگەر و خوێن ڕێژە هەیە سەرباری شکاندنی دیواری ترس ئەو گیانفیداییەکە ئەو خەڵکە نیشانی دەکەم ڕاستی دیمەنی زۆر دڵگیر و زۆر هەست بزوێنمانە بینی لەم جوڵانەوەی کە خەڵک سەرباری ئەو هەموو قوربانیانێکە ئیدا بەڵام هێشتا بە دیارە بە شور و شەوقە چوو بە پیری ئەو قوربانیدانەوە بۆ ڕزگاربوون لەم ڕژەمە بەڵام لەگەڵەوەشا ئەمە بەدی نەهاتووە سەرنجامی نەگرت بەداخەوە کەم و کوڕەکان لە چیا بوون و ئەم جوڵانەوە چۆن نتوانێت لە ئایندەیە لەم کەم و کوڕیان ڕزگاری بێت و بەسەرکەوتن بکە بەبڕایەوە طبعاً لە زۆر لایەنەوە توانین باسی من زۆرتر چۆن مەحدودیەتی پێڵێم نازانم ئەوان تەرجمەی دەقیقی کوردیەکەی چی سنووردار بەڵێ سنووردار بوون مەحدودیەت
یا فڵکەکەم و گوڕی بزانم بەرتەسکبوونی بازێ لە ئەوەی وا ئێمە ئینتزارمان بوو چەند شتا توانین باسی بکەین. یەکەمەوەیە ئەلاڕەغمی هەموو ئەو فداکاریانە و چەندین مانگ ئەو خەباتی دەستە و یەخە و کە لە گەڕەکەکان لە شارەکان لە زانکۆکان و دایان اقتصابی کاریگەریش هەر ئەو وەختەکرا، بەڵام ئەو خەباتە و ئەو ئاعترازە شاریە بە ئەندازەی پێویست جەماوەری نەبووە. با بە مثال بڵێ شاری تارانی 12 ملیۆنی ئێمەش هیچ وەخت نەگەیشتە ئەو جێگایی کە بڵین بابە 9 ملیۆن لەو خەڵکە وە 24 ساعت لەو مەیدانی ئازادی تاران بە ئیرادەی خۆیان ڕائوەستن و بربەرەکانەیەکەن لەگەڵ جمهوری ئیسلامی ئەیکەن بە زەخت و فشار. 9 ملیۆن 1 ملیۆن بووە بە ئینتزارێکی وامان نەبێ و بەتایبەت منەوە بۆ ئەڵام بۆ داهاتوو بۆ ئایندە کە ئەگەر خەباتی جەماوەری بێتەوە مەیدان. یەکیانەوەیە بە بە ئەندازەی پێویستتر لەوەی کە دیمان جەماوەری بێتەوە. مەسەڵەن زۆربەی زۆری خەبات و ئەترازەکە دوای 1-2 ڕۆژی ئەووەڵ کە لە شەقام و لە خیابانەکان بوو تەظاهرات بوو 10,000 نەفەری 15,000 20,000 تا لە بازار لە شاری گەورەکان دواتر تاکتیکێک کە هەڵبژێراوە دروستیش بۆ تاکتین هەڵبژێرا چونکی تەناسب خواکە ئیجازەی پێنادان خەباتەکە چێشرا گەڕەکەکان بە ماوەی چەند مانگ لاوان و تێکۆشەران بە حاڵ شەڕی دەستەویەخەیان لە گەڕەکەکانی شارەکانە لەگەڵ جمهوری ئیسلامی. من بۆ خۆم شەوێک شاهد بووم هەر لەو مانگی نوامبری ئەو وەختەدا بوو حقەتەکەوە لە یەک کاتا یەک شەو 16 گەڕەکی شاری تاران خەبات و ئەترازتیا بوو. بەڵام هێشتاوە جێگای ئەوەی 9 ملیۆن 1 ملیۆن لە ئەبعادێکی ئاوا جەماوەری لە مەیدانێکی گەورەی تاران بتوانن بۆ مدەتێکی دیاریکراو زەخت و فشاریان بخەن یا تا زیاتر ئەمە ڕووی نەدا دەرنەچە یەکیان جەماوەری بوونە بە ئەندازەی کافی جەماوەری نەبوو. بە نەزانم خاڵێکی دیکەوە بوو ئەو وەختە بزوتنەوەی کاریگەری و ئاعتساباتی کاریگەری ئێران ئەو هەواهەنگی پێویستی لەگەڵ ئەو خەباتی ئەترازەی گەڕەکەکان و نێو شارەکان و زانکۆکان نەبوو. بزوتنەوەی کاریگەری ئێران بزوتنەوەیکی سەرزیند و هەمیشا خەباتکار و زۆر تەسیریشی بووە بۆ هاندانی باقی کۆمەڵگا بێنە مەیدان. بەڵام ئەو کاتە مەسەن یەکێ وەک من ئینتزاری ئەوەی بوو زنجیرەیەک لە ئاعتساباتی کاریگەری مانگرتنە کرێکاریەکان لە شوێنە گرنگەکان هاو قەدەم و هەنگاو لەگەڵ ئەو خەباتە ئەترازەی ئەوختە بێ ئەمە نهاتە پێشەمە یەکێک لەو بەرتەسکاییە و لەو سنووردار بوونان نەبوو. یعنی ئەو هاوبەستگی و هاوپەیوەندی کە وایە بینی بزوتنەوەی کاریگەری و بزوتنەوەی جەماوەریەکە بێ بە نازی کافی بەوجود نات. سێوەم ئەم چەندینمان خەباتە نەیتوانی لە گەڕەکەکانیش لە شوێن ئەو سازمانی جۆراوجۆر بەوجود هات کومیتەی ڕاپەڕاندنی جەماوەر لە سەڵی گەڕەکەکانوانە بەڵام عاقبەت بتوانێ سازمانداریاویەکی جەماوەری هەم بۆ ئەقدامات و تاکتیکەکانی هەماقبەت ڕێکخراوی جەماوەری ئەوەی ئێمە مەسەن کۆبنەوە گشتیەکانی پێڵێن شۆڕای پێڵێن هەتا زۆر شوێنەگە لازم بێ سندیکا و اتحادیە و کانونی خەباتکارانە بێ ئەمانە بەوجود نهات. ئەمانە جزئی ئەو بەرتەسکاییانن ئەو کەم و کۆریانەی ئەو دەورە بوون. من قسەمەوە نییە بە ئیرادەگەرانێک گوایە ئەو وەختە فعالین و هەڵسوڕان ئەیان کرد و سەهلەنگاریان کرد یا کەم تەرخەمیان کرد نا کەم تەرخەمیان نەکرد ئێشتا هەتا بێت تەجروبەگەیش نەبوو ئێشتا بە ئەندازەی کافی ئاستی ئەترازەکە نەگەیشتووە ئەم بۆشایانە پڕکاتەوە بۆشایانە بە چی پڕەکرێتەوە ڕاستەکەی بۆی عاقبەت ڕاهبەریەک هەر لە محل ڕاهبەرانی محلی بوون ئەو خەباتیان لەو ئاستی ئەو وەختە بوو وەڕێ خست بەڵام ڕابەریەک مەسەلەن شەبەکەیەکی ڕابەری بینی ڕابەرانی بزوتنەوەی کرێکاری لەگەڵ بزوتنەوە جەماوەریەکان لە گەڕەکان و لە سەد حشارە بەوجود بێ هەماهەنگ بن تاکتیکی مشترک شعاری مشترک ئەقدامی مشترک بنێن دەستکار ئێشتا شکڵی نەگەن بدەنەچە باسی ڕابەری و بەدوایەوە نەت ئەلاوە بەر باسی ڕابەری پێ بەپێ ئەوە جەماوەر هاتنە مەیدانی ڕێکخراوی جەماوەری کە لە نەزەر ئێمەوە مەسەلەن کۆبوونەوە گشتیەکان لە گەڕاک لە شوێنەکارەکان لە نێو زانکۆکان ئەمان ناتوانێ زۆر پایەکی ئەساسی بێ ئێستا ئەمانە شکڵی نەگرت
دەنەچەکە من پێ بڵێم کەمتر جەماوەری بوونەوە نەبوونی هەواهەنگی پێویست بینی بژوتنەوەی کرێکاری بژوتنەوەی جەماوەری سەر هەڵنەدانی شەبەکەیەکی ڕابەری دەستێکڵاو لەگەڵ یەک کە ئەم جەماوەری بوونە ئەم ڕێکخراو بوونە ئەم بەهێز بوونە مسۆگەر بکە بە نەزەم ئەمانە شکڵیان نەگرت ئەمانە کەم و کۆڕیە و دەورە بوون کە بێت لە داهاتووە پڕ بکرێنم دەنگتان نییە هەڕشمە بەڵ ئێستا دەنگم هەیە بەڵێ ببەخشە ئاورە ڕەحمان من بیری لێکدانەوەکانی لیرین مەکەوێت کاتی خۆی کە سەبارەت بە جوڵانەوە جەماوەریەکان و شۆشەکان و ڕاپەڕی 1905 بە تایبەتی کردی شۆشی 1905 یەکێک لەو مەبدەئانەی کە لینین باسێکرە و کاتەوە بوو ئەگەر جەماوە سەرکەوتن بەدەست دێنێ دلێری و ئازایەتی و نەبەردی خۆیەتی بەڵام وەختێکە سەرکەوتن بەدەستنیانەیە پێ یەخەی ڕابەرانی بگرین ینی لە سەرکەوتنیانە هوەرهی خۆیانە بەڵام سەرنەکەوتنیانی ڕابەرانیانە من سەبارەت بەم کەم و کوڕیانێکە بەڕێز ئاماژە پێکرد لێرەیە هاوڕێجان من ڕەنگە هاوڕابم لەگەڵ تا بەڵام خاڵێکی گرنگتر کە پێویستی بەوەیە کە ئێمەمانان وەکو کۆمونیستەکان ئاوڕی لێبینەوە ئەوەیە ئامادەی جوڵانەوەی کۆمونیستی و حزابە چەپەکانە ئەنی ئەگەر باسەکە ئاوا لێ بکەین ڕەخنە لە خۆمانە بێت چی بێ منیش خۆم بە بەشێک لە کۆمونیزمی کارگەری ئێران نەزانم خۆمی لێ دەرناکەم ینی وا نەزانێت کە باسەکە ڕوبەڕووی ئێوە یاخود ڕوبەڕووی هاوڕیان ئێرانە ئەم جوڵانەوەی ئێمە کەم و کوڕی هەیە هاوڕە ڕەحمان ئێمەش لە ئاستی ئێوەیانین بە بەشێک زانین چۆن خەڵک لە ڕاپەڕینەکانە ڕیسکیەوە ناکە دۆخێکی وەکو سووریا وەکو لیبیا وەکو یەمەن و ئەوانە ئەگەر بەسەرە 50 ساڵیش لەبەوە بەر خەڵک زۆر گوێی نەدابێ کەچی ڕۆدا ئەمڕۆ زۆر حساباتی دقیقەوە خەڵک حساباتی خەڵک زۆر دقیقترە لەگەڵ لە حساباتی ئەحزاب و هێزی سیاسی ئەوانە خەڵک لە قەڵەمبازێکا کە ئەیدا ئەوانە گەر دڵنیا نەبێت لەو بەری جۆگاکەوە لەسەر پێی خۆی ڕاوەستێەوەوانە کاری وا ناکە و من وازانم کە بەشێک قسە لەسەر ڕابەری هەرتەنها مەحەلیە لە ڕووی سیاسیشەوە هاتنە مەیدانی ئەو جوڵوانەوە فاشیستیەی شاپەرستەکان و هاوکاریکردنی بەشێک لە حزابەکانی کوردستانیش تەنانەت لەگەڵ ئەو جوڵانەوەیە بە جۆرێک لە جۆرەکان ترسێکی بۆ خەڵک دروست کردکەی خۆمەگەر جاری جاران پاشایەتیمان لە گۆڕناو جمهوری ئیسلامی ئێرانمان هێنا کە بوو بە تراجیدیا گەرم جارەکارێکی ئاوا بکەین جمهوری ئیسلامی ئێران لە بەربەرین و لە بینبەرین و ڕێگا بکەینەوە بە پاشایەتی بێتەوە جارە بێتە کۆمیدی بێتە گاڵتەجار بە بڕای من بەشێکی ئەمە بوو و لەم بکەین و بین نەشا ڕاستی ئەوەی کە جوڵانەوەی چەپ و کۆمونیستیە ئەو ئامادەی لە خۆی نیشان نەدا ئەو قودرەتی ڕابەریکردنی لە خۆی نیشان نەدا کە بتوانێت ڕابەراتی ئەم جوڵانەوە بکە ئەم تەقییمەی من دروستە ئەگەر دروست نییە ڕایەوە چییە نانە حتوان لەگەڵت هاوڕام لەو بابەتەوە وەختی ئەڵێم ڕابەریەکی رادیکالی سۆسیالیستی کە دەبایە هەم میکانیزمێک بگرێتە پێش لە ئاەندا بگرێڵان تازەوەی ڕابردوو بگرێتە پێش خەباتی ئەم جارەکە دێتە مێنان تەواوەن جەماوەری بێ جەماوەریی پرسەنگی 1 ملیۆنی ڕوویە کاتەوە ڕابەری یا ئەڵەم عاقبەت بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی جەماوەریە بێت دەستێکڵاو بێ لەگەڵ یەکتری عاقبەت دەبێت ڕابەری شکڵی بدە ئەو ڕابەری وەختی ئاڵێنەوە ڕابەریە هێشتا کوونێ لەو ئاستەیە ئاو کارانە و بۆشایانە پڕکاتەوە نەگەوەی ڕابەری نەبێت ڕابەری ئەوە هەم لە سەڵی بزوتنەوەی کرێکاری و هەم بۆ بزوتنەوەی شارەکان و گەڕەکان ڕابەری لە محل بوون بۆیە ئەو کارانە کرا و هەمیشە دایمە قیدەمان وا بوو لەینە حاڵا هێزی چەپ و کۆمونیستیش بوون بە تەبلیغاتمان بە هەر کارێکمان دەرەجێ لە ڕابردووە تا ئێستا تەسیراتێک بووە بەڵام من پێم وایە ئەڵان وا بیرەکەمەوە ڕابەریەکی بتوانێ جێکەوتوو تکای بێرەسەر هێزێکی قودرەتمەند لە داخەڵ ڕاستەکەی بەشێکی ئەوەیە ڕابەران و پێشڕەوانی سۆسیالیزم لە نێو بزوتنەوەی کرێکاری لە پێشدا و بزوتنەوە جەماوەری ڕادیکاڵەکانی دیکە لە تێکڵاوی و لە هاوپەندی لەگەڵ ئێمەی بزوتنەوەی کۆمونیزمی کاریگەری و حزبێکی وەکو حزبی ئێمە ئەتوانێت بەوجود بێت وەختی هەم لە داخەڵ ئەو جۆری باسم کرد ئێستا ڕابەران و ئەو شەبەکەی ڕابەریە شکڵی نەگرتووە لەلایەکی دیکەوە بەشێکی کەمکوڕی خودی ئێمەین بەش بە حاڵی خۆمان نەمان توانیوە ئەو پەیوەندە ئەو ینی دەلیلەکەش ئەوەیە بەداخەوە بزوتنەوەکەی ئێمە
لە هەرس و کەوت و شەرایەت و هەلومەرجی 15 ساڵی گوزەشتا ئەوش هەرس و کەوت و چوونە سەر و چوونە خوارەی خۆی بووە ڕاستی بە سەراحەتەوە بڵێ دوای نەمانی هاوڕێ مەسوود حکومەتی مەزوو مشکلاتمان وەکو بزوتنەوەی کۆمۆنیزم کاریگەری و وەکو حزبەکانیشی توش بوو ئەمە لە تمەی خۆی وەشان خۆشببختاناڵان هەول ئەوەیە کە ئەمە پڕ بکرێتەوە دەرنەچە من پێم وابێ نەهایەتەن جێگای حزبێکی کۆمۆنیستی حزبێکی کۆمۆنیست کاریگەری کە نفوزی زۆری بێ کە ڕێکخراوی باشی بێ کە تەسیری لانیکەم تەسیری خەباتکارانەی ویا هاوپەیمانی خەباتکارانەیەکی جددی لەگەڵ ئەو ڕابەران و پێشڕەوانی سۆسیالیستی کارگەری و ڕابەران و پێشڕەوانی سۆسیالیستی کورە مامۆستایان پەرستاران خانە نشینان ئەوە بێ ئەمە بەشێک لە بۆشاییەکەیە بەڵێ ڕووەکاتەوە ئێمەش منیش قسەکە ئەوەیە ئێمە بەجارێ واقعیەتەکە ببینین لە دەورەی گوزەشتە ئەم ڕابەریە سەراسەریە نەڕابەری محل لەم گەڕەک و لەو گەڕەک و لەم شار و لەو شار ئەم ڕابەرە سەراسەریە ئەم ڕابەریە هاوپەیمانی بینی بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی جەماوەریە و لە عینە حاڵا دەستێکە لەگەڵ ئێمەی وەکو هێزی چەپ و کۆمۆنیستەکان لە ئێران و ئەجم لە حزبیەمە حزب ئەمە بۆشایەک بوو نەبوو دەنەسە ڕووەکاتەوە ئێمەژە بێ پڕی بکەینەوە ئەبێ ڕێگای بە ئەزانم خۆی من نەگەوەی نەمانویست بێ چ ساڵە بەوە کارەکەی ناقبەت ئەو نفوزی کەلامە ئەو ئیمکاناتی سازمانیە تەشکیلاتیە ئەو موقعیەتە بێ کە کۆمۆنیزم کارگەری و حزبەکەی لەوێنە تاسیر گوزار بێ بەڵام ئەمەش لەگەڵ مانع و مشکلاتی گەورە لە پێش هەمویانەوە هێشتا کوێنێ ئیستبدادی ڕەشی جمهوری ئیسلامیە بەڕاستی وەختە جمهوری ئیسلامی بڕوخرێت دنیا و ئێمەش خۆشمان نەزانین ئەم ڕژیمە ڕەشا حتا ئیستبدادەکەی لەگەڵ تزارەکەی دەورەی حزبی بۆشویک زۆری فەرقە ئەو وەختە ئستالین و کامنۆفیان کومیتە مەرکەزی حزبی بۆشویک بوونەوە زدیان بوون ئاگرتن و تەبعیدیانەکردن بۆ سیبری ئەڵانێ من لایەنگرێکی سادەی کۆمۆنیزمی کارگەری و حزبی حکومەتی و هەتا چەپەکانی دیکەش لەسەر ئەوەی لایەنگرێکی وەگرفۆرن ئێعدامە تەبعیدیش نییە بۆ جێگایەکی دیکە یعنی منزومێ بزانم ئستبدادێکی ڕەشی وا بووە بەڵام باوجودیەوە هێشتا پاساویەوە ناکە دوای 30 ساڵ ئەبوای ئەڵان موقعیەتی کۆمۆنیزمی کاریگەریش هێزی چەپ و سۆسیالیستەکانی کە و موقعیەت و جێگا و شوێنی ڕابەران و پێشڕەوانی سۆسیالیست لەنێو بزوتنەوەی کاریگەری و بزوتنەوە ڕادیکالەکانی دیکە لەوە بەهێزتر بێت تا ئێستا هەرکەم و کۆڕێک بۆ بەڵام هەرم خەباتەش تا ئێستا فداکاری بۆ کراوە لەلایەنم جرا بەڵام کەم و کوورێکە ببینین من بە تایبەت چونکی لەوانەیە کاتی بەرنامەکەش بۆ ئەم بەشەکەمان مابێ چاوەڕوانی ئەوواکرێ هەستانێکی جەماوەری دیکە بێتەوە ڕاپەڕینێکی جەماوەری دیکە بێتەوە مەیدان ئەگەر هەر ئەوە قسەیەکە هەمومانەکەین پابند دەبین پشت ئەبەستین بە دەستکەوتەکانی خرۆشانی جەماوەری 2 ساڵەوە پێش زۆر باشە حتومە نەبێت لەو دەستکەوتانی سووا دەکەن بەڵام ئەگەر هەر قەتیز بینەوە بە دەستکەوتەکانی ئەوەختە یانیەوە لە جێگی خۆمان ڕاوەستاوین یعنی ئەوەی نەتەنیا نەچوینەتە پێشە حتا دواوەیە دەرنەچە کەموکوورەکانی دەورەی پێشوو ببینین ئەوزاعی جەدیدیش ببینین بزانین چ فاکتۆرایەکی تازەی هەیە من پێم وابێ بێ لێستاوە ئێمە وەکو حزبی کۆمۆنیست کارگەری حکومەتیست و چەپ و کۆمۆنیستەکانی دیکەی هاوکاریان لەگەڵەکەین تا ڕابەران و پێشڕەوانی سۆسیالیستی کارگەری لە داخڵ هێرستا و قسانەکەکەین خۆ لە تەدارک لە فکری ڕەخساندنی ئەو هەلومەرجە خەباتکارانەی تازە بین بە ابتکاری خۆمان بە ڕەوشی خۆمان بە شعاری خۆمان بە هەماهەنگی و تاکتیکی خۆمان و هەر جملاگەر ئەو جاردینەوە مەیدان ناتوانین هەر بە ئاعترازی نێو گەڕک مەحدود بین ناتوانین هەر بە نەبوونی پەیوەند بینی بزوتنەوەی کریاکاری و بزوتە چونکە گەروا بێ زەربەی قورسترە خۆی ئەو جارە بێ ئەوەی وا پیاڵەمە بێت جەماوەری تر بێ ئەبێ ڕێکخراوتر بێ ئەبێ سوزانم قورس و قایم تر بێ و ئەبێ ڕاهبەریەک لە نێویە بێتە مەیدان کە چەپ و ڕاست بەو خەباتی جەماوەریاکە ئەوانە بەکاری بۆ بکرێ و پڕی بکەینەوە ئەو وەختە ئەتوانین هەنگاوهای زۆر گەورەتر بەرەو پێش بێت. زۆر باشە من یەک تەنها سەرنجم هەیە لەسەر ئەم بەشەی بەرنامەکە فرسەتی ژەدەم لە دقەیە 2 دقەیە ڕێی خۆت بڵێ هاوڕێ ڕەحمان من پێم وابێ بەشی زۆری ڕابەرانی کارامە خاوەن تەجروبە
و دێرینی جوڵانەوەی کۆمونیستی و چەپ بەگشتی لە ناوێ جوڵانەوەی کۆمونیزمی کارگەریش لە دەروێ وڵاتن وەکەوەی باست کرد و قەمەوێر هابە بەشی زۆری ئەو خەڵکانە کە هەر نزیکاتێکیان هەبێ لەگەڵ چەپە ژیانیان نامێنێت لە ناو ئێرانەوەوانە بە ناچار لە دەرەوەی ئێران ئەم بەشە عەلەنیەی ئەم جوڵانەوەیە بە پێچەوانەی بەشە عەلەنیەکەی جوڵانەوەکانی تر لەم کەینوبەینەیە کە ئەم جوڵانەوەی ڕووی ئەدا هیچ مەیلێکیان نیشان نەدا بۆ کاری هاوبەش و هیچ ئەلگۆیەکیان نیشان نەدا کەوان نتوانن لە سەفێکە یەکگرتوو بن هەوڵ دراوە دیارە من نەزانم کە حیزبی حکمەتی لە پێشەنگ ئەم هەوڵانە بۆ بەڵام ئەمە بە سەرکەوتن نەگەیشتووە کە ئەمە نیشان بدرێەوە ئەمەش ئومێدی ئەم جوڵانەوەی ناو ئومێدی ڕابەرانی سۆشیالیستی ناوەوە کە لەژێر چەپۆکی جمهوری ئیسلامیانەوانە بەو ئەندازەیە گەورە نەکردەوە کە پشت بەم بەشە عەلەنی و بەشە ئاشکرایی جوڵانەوەی کۆمونیستی ئێران ببەستێ من ئەمە سەرنجێکە کە من ئەیدەم لەسەر ئەمانە ڕایەکەم و کوڕیانی کە باس کرا خۆتزانی واگەداری دەرەجەیەک لە هاوکاری لانیکەم بینی حزبی کۆمونیست کارگەری حکومەتیست و مەسەن لە سەڵی ئاستی سەراسەری ئێرانە 5 جریانی دیکەی چەپ و سۆسیالیست وجودی هەیە و شۆڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی سەراسەریمان بەوجودە ناوە اتفاقاً ساڵی 2010 دوای ئەوەی پێڵێن دەیمانگی 96 کە تا ئێستاش هەر مسدووە بەڵام لە ئاستی پێویست نەبوو لە ئاستی جواب دەرەوە نەبوو ئەڵانە لەم مشکلەکە چی حتا اتفاقاً دوای ئەم ڕاپەڕینی جەماوەری 2 ساڵ لەوە پێش لە سەدی ئاستی کوردستانە کە بە خودی کوردستان مەدانێکی گەرمی ئەم خەباتە بوو ئەوەیە شۆڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستانمان بەوجود هێناوە و وابزانم خۆشت بەشداری و شەریکی و ئەندامیشی لەوێنە کە حتا من پێم وایە بێ مەجموعان ئەقداماتێکی مثبەتی کردووە بەڵام لە ئاست پێویست نەبوو لە چێ مەسەلەکەەوە نییە میل بە هاوکاریەکە نەبێت میل بە هاوکاریەکە حدێقەل لەم شکل گرتووە بەڵام ئەو هاوکاریە بۆچی بەحاڵ من پێم وا بێ ئەلا ڕەغمی هەموو مثبەتبوونی ئێستا هێزەکانی چەپ و کۆمونیست کە لە دەرەوەی و لەم شۆڕایی هاوکاریانەشدا شکڵێ لە ئاستی ئەوەی هەر لە ئاستی ئۆپۆزیسیۆن بوون خۆی ڕاگرتووە ئێمە بێت واردی دەورەیەک لە سیاسەتی ئێران بووین ئۆپۆزیسیۆن بوون کافی نییە ئەبێ لە قامەت و لە فۆرمی ئالتەرناتیوی جمهوری ئیسلامی ئالتەرناتیویکی بالفعل کارێ بکەیت تاکتیکت ڕەوشت بۆچوونت ئدعات سیاستت ئەقداماتت نەکرد قسەکردنت بەرحاڵ جۆرێک بێ عاقبەت بە چینی کرێکاری ئێران بە ئازادی خوازان و بەرابەری خوازانی ئێران ئەوانەی کە لەگەڵت هاو سۆزیەکەنەوە هاو قەدەمیەکەن نەکەر ئێمە لە دەرێ ئەوانش کە خەباتکاری پێشەوەی ئەم خەباتن لە فۆرمێکا بێ زاهر بێ کۆمەلگا بڵێ بابا جمهوری ئیسلامی کەیترەوە بەرەو سەرنگونکردن و لە بین بردن ڕوا ئەم هێزە چەپە ڕادیکال کۆمۆنیستە هاتوۆتە مەیدان ئەمە ئالتەرناتیویەتی ئەمە ئەتوانێت جمهوری ئیسلامی نەتەنیا سەرنگونکات جێشی بگرێتەوە من پێم وابێ مشکلی گەورەی هێزی چەپ و کۆمۆنیستەکانی ئێستا و ئەو هاوکاریانە ئەیکەین هەرەوەیە لە ئاستیەوەی تا ئۆپۆزیسیۆن بین و ئاعتراض بکەین و ئاکسیۆنەوەڕە خوێن و تەلەڤیزیۆنێکی مشتەرەک دابرین و پرۆپاگەند و تەبلیغات بکەین لەم ئاستەدایە ئەمە جواب دەرەوەی هەلومەرجی سیاسی هەلومەرجی سیاسی ئێستای ئێران لە ئاستیەوەیە سەرنگونی جمهوری ئیسلامی حتمیە بەڵام ئالتەرناتیڤەکەی چێیە ڕاستەکانیانەوێ ئالتەرناتیوی خۆیان سازکە ناڵانەوە تازە فرسەتی بەحزنیان لە سەریان کەوانش نەیانتوانی لەم دەورەیە هێزی چەپ و کۆمونیستی لە قالبی ئالتەرناتیوە نەیتوانیوە خۆی بە کۆمەلگا بناسێت دەست خۆش زۆر سپاس بە هەر حاڵە ماکرێ درێژەی ویان باسە ئەوڕێ ڕەحمان من وازانم حەقی خۆیمان نەتوانی بدەینە بەڵام کاتی بەرنامەکەمان مەحدودە ناتوانین لەوە زیاتر درێژە بم بەشە بدەین 35 دقەیەکمان بۆ تەرخان کرد و کۆمنتێکی هاوڕێ هەژیرنی ناش هاتبوو هەر لێرە نیشانێ دەم بەرحاڵ پێما بێ لە قسە و باسەکانمانە بەشێک ئاماژەمان بەمانە کرد بە ئاکام نەگەیشتنی شۆڕشی ژینا لەبەرەوە بوو کە هەموو جەماوەر ناتە سەر شەقام بەشێک لە خەڵک چاوەڕوانی جەماوەر بوون کە شقام بوون بەڵام بۆ خۆیان بەشدار نەبوون بۆیە ئەو بەشە دەستیان بە کڵاوەکەی خۆیان بوو لە هەموو دەورەکان داوا بووە ئەوانەی لەسەر شەقام بوون بەشیشی زۆریان خەڵکی کرێکار و زەحمەتکێش بوون دەرحاڵ
دەستخۆش هاوڕێ هەژیر بۆ ئەو بەشداری ئەو کۆمنتە. هاوڕێانی تریش سڵاویان کردووە، هاوڕێ دیار و هاوڕێ محەممەد ڕەسوول محەممەد سڵاویان کردووە، سپاسیانەکەین. مێدەوارم ئەو کارمان بن لەوەی کەوا لینکێن بەرنمەیە بۆ زۆرترین بینەر بڕواوە، زۆرترین بینەر بەشداری ڕاستەوخۆ بن لەم بەرنمەیە. بارسوورە بچینە سەر بەشی دووەمی یاخود بەشی سێمی بەشی دووەمی باسەکەمان کە لە سێ بەش پێکاتوی ویش پیلانی سوورداشە ڕاگواستنی ئەو حیزبە و پۆزیسیۆنانەیە. من ئەوەم بینی کە هەم حیزبی حکمەتی هەم خۆتان و هەم هاوڕیانێکی تریش سەبارەت بەم پیلانە کەویش ڕاگواستنی حیزبە چەکدارە ئێستا بێ چەکەکانە. بەرحاڵ کۆمەڵێک ئوردوگای چەکداری هەبوون هی ئەحزاب و پۆزیسیۆنەکان و باڵەکانی کۆمەڵا لە زڕگوێز و زڕگوێزەڵا ئەوانە ئەمڕۆ هەمویان ڕاگوێزراون و براون بۆ سوورداش و دیارە وەکو جۆرێک لە کەمپی پەنابەری لەوێ دانراون. ماوەیەک لەمەوبەریش چەکوشتیان لێ سەنراوەتەوە، چەکیان پێ نییە لەلایەن ئێوە لەلایەن هەندێک لە هاسوڕاوانە و بەشێکی زۆر لە حیزبە کۆمونیستەکانی دەرەوەی وڵات نیگەرانی سەبارەت بەمە نیشاندراوە، بەڵام وا دیارە خۆیان زۆر نیگەران نین. من گوت بیستم کە وازانم ئیبراهیم عەلیزادەی وتوێتی با خەڵک نیگەران نەبێتەوە، ئەمانەوە ئەمنیەتی ئێمە پارێزراوە و کێشەمان نییە و گوایە لەوا چێ جۆرێکیش پێیان خۆش بێت ڕاگوەزراون. نەزانم سەبارەت بەو باسە پێم خۆش بوو کەمێک ڕوونکردنەوە بدەیت هاوڕێ ڕەحمان، وەڵامیشت بەو ئیدعاانی ئیبراهیمی عەلیزادە چێکەڵێ هەموو شتێک ئاساییە؟ ئەوڵەن زۆر سپاسی ئەو دۆستانەی هەم لە هەژیری نیناکە هاوڕۆ و دۆستمەوە دۆستەکانی دیکە و ڕفەقەکانی دیکە منی سپاسیانەکەم. با لەسەر لە پێش ئەوە بڵێم ئەم مۆزوعی کاڵان بە درست نێوە ناوە پیلانی سوورداش بەڕاستی پیلانە و ئەم ڕاگوێستنە کە ئەڵبەتە ئێستا هەمویان ڕانەگوێزراون، وەجبەی ئەوەڵ و بەشەکانی ئەوڵیان ڕاگوێزراون و وەختیان بۆ داناون تا ئەمڕۆ 15 تا 15 ڕۆژی تا ڕۆژی ئەوڵی ئۆکتۆبرە بێ هەمویان منتەقل بنە سوورداش. منەوە بۆ خۆم چوارمین جارە قسەی لەسەرەکەم، هاوڕێیانی دیکەمان ڕاگەیاندن بووە نەکەرێمە چەپ و کۆمۆنیستەکانی دیکە جریاناتی سیاسیکە. ئێمە حەدەقەل من ڕوانگەی خۆم و ئێمە بڵێم بۆ ئەوە پێی حەساسی لە پێشە لەبەر ئەمنیەت و ژیان و سەرنوشتی سەدان ئینسان کاڵان واقعاً بێئرادە کراون بە زۆر بردویان متە کەمپێک یا ئوردوگایەکی ئیجباری کە من پێڵێم بەڕاستی زیندانی سوورداش. زیندان هەرەوە نییە کە تۆ بتکەنە نێو یەک دیوە و دەرگاکە دێ فڵکە. تۆ ئەگەر ببەنە منتەقەیە کە هاتو چۆت بەدەست خۆت نەبێ لە کەمترین ئیمکانات بەهرەمەند بی، خۆت پێت خۆش نەبێ لەو شوێنە بی، زیندان بەشێکوێت و خۆت پێت خۆش نییە لەو شوێنە بی، شەو ڕۆژ دڵە ڕاوکەی ئەوشە بێ تۆ باران ناکرێ، خۆمپارە نایە، تیمی ترۆر نایەتە سەرمان. مەگەر ئێمە لە کەمپی ئەشرەفی مجاهیدا نەماندی، کەمپەکەیان بۆ ڕاگرتبوون زاهرەن دەورەیەک ئەمریکایەکان، بەڵام نزیک بە 100 کەسیان حملیان پێکردن و ترۆریان کرد، چونکی بۆ چەکەکانیان لە خۆیان سند بوو. تۆ چەک کراوی بە چەککراوی بردویانی لەوێدایان ناوی دڵ نەتیجە بە سەدان ئەلان ڕەنگە سەدان کەسی هێشتا نەچوو بێ، بەڵام ئەگە تا یەکی بە سەدان ئینسان کە لە نوێنە منداڵ هەیە، خانەوادە هەیە، ئینسانی بە ساڵات چوو هەیە، ئەمانە بچنە وێنە هەرکە ئێمەی بەرەی ئازادی خواز و ئینسان دۆز، ئێمەی کۆمۆنیست معلومە نیگەرانی سەرنیشتنیەوە نابین. دەناو جەریانە سیاسیە جزوی جەریاناتێکن. من مخالفی سیاسی جدیانە بەتایبەت ئەو دوو باڵی کە بە نێوی زەحمەت کێشانەوە بوون، ئەسڵ بە سازمانی سیاسیان بەڕەسمیان ناناسم با بۆ سەراحەتەوە، بەڵام ئێمە هەر اختلافێکمان لەگەڵیان بێ ئەمنیەت ژیان داهاتووی دەیان و سەدان ئینسان و منداڵ و خانەوادە مەترەحە دەنەچێت هاواری ئەوەڵ و ئاخری. ئەمە ئەوەڵی بەرنامەکە و ئاخری بەرنامەکە ئەبێ کارێ بکرێ، ئەبێ مەکانیزمێ، ئەبێ ڕەوشێ، ئەبێ شێوە بکرێتە بێ ئەم ئینسانانە لەو زیندانە نەجاتیان بێ. لەو پیلانە پێندێتر پیلانەکە چییە؟ پیلانەکە لە پێشە پیلانی بینی دەوڵەتی جمهوری ئیسلامی، دەوڵەتی مەرکەزی عێراق
و دەوڵەتی ئەقلیمی کوردستانە و هي پێ مانگەش نییە چەندین ساڵە تەرحی بۆ ڕژراوە لە 2 ساڵەوە پێش زیاترەوە لەگەڵ خودی ڕابەرانی حزب دموکراتی کوردستان و ئەم سێ جەریانە و نازانە خەباتی ئیسلامی و وردە جەریاناتی دیکەی بە ئیسلاح سیاسی کوردستانی ئێران لەوێنە لەگەڵیان باس کراوە لە هەش مانگلەوە پێشەوە هەر لەو زەرجۆز و زەرجۆزەوە چەکیان لێ دامەڕراوە چەکیان پێنێشتون ڕاگەیاندنی خودی ڕێکخراوەکەی ئیبراهیمی عەلیزادە 5 مانگلەوە پێشوتوێتی ئەلئان کەمپی زەرجۆزەکەی ئێمە شوێنی کەمپێکی مەدەنیە تە چەکی لێ نییە لە ئاخرین ڕێگەاندنیان ئەوتوانە بە سەدان قەبزە ئەسلحەکانی خۆمان بە ئەمانە تەحویلی یەکێتی نیشتمانی کوردستان داوە یەکێتی نیشتمانی کوردستانێ کە بە زۆری جمهوری ئیسلامی بە زیلی ئەرتەشی بردوون بە زۆر ئەیان بە قۆڵبەسی کردوون لە سورداش دایانێ وەگەوە وایە گۆش بدەیە دەست گورگ ئەمە ئەمانەتە بە من قەڵانجارە لە پێشە پیلانەکە پیلانی دەوڵەتی جمهوری ئیسلامی دەوڵەتی مەرکەزیەرە دەوڵەتی ئیقلیمی وە پیلانێکی گەورەیە پیلانەکە 3 ڕۆژ لەوە پێش وتەبێژی کۆمسیۆنی ئەمنیەتی میلی مەجلیسی ئیسلامی ئێران ئەڵەمە هەنگاوی ئەوەڵە ئەبێ ئەم تەرحە هەمووی ئیجرا بکرێ ئێمە لەگەڵ دەوڵەت عێراق لەگەڵ ساگونێتەوە ئەمانە بێ من هەڵوەشێنەوە لانیکەمەوە بەشی عەلەنیانی منزورە خۆ نازانم ئەم جەریانەتە سیاسیە بە قسەی جمهوری ئیسلامیە هەر جەریانێکی دیکە ناوەشێنەوە ئەقبە هەر کەسە بەش بە خاڵی خۆی چەپ بێ ڕاست بێ فدرالیزم بێ ناسیۆنالیزم بێ کۆمونیزم بێ چە بێت چ بێ لەو کۆمەلگای کوردستان ئێرانە نیروی خۆی هێزی خۆی هێزی لێوەرگرێ بە قسەی پڕ و پوچی جمهوری ئیسلامی و دەوڵەتی مەرکەزی عێراق و دەوڵەتی ئیقلیم ناوە بەڵام چیەکەن ئەم بەشی عەلەنییان کە لەژێر چنگی ئەوانەیە پەرەم بە پەرەم یەکەن معلومە هەڵیانەوە شێننەوە وتویا بێ هەڵوەشێنەوە مەسئولانیان سەرانیان بدرێن بە دادگا و قسە ئەوە بووە ئەوەی تر خۆیان سەرانی ئەم سێ جەریانە جەزانن و حزب دموکراتی کوردستان زێن نێوی 120 کەس لە مەسئولینی ئەوانە و ڕەنگە لە فعالینی دیکەی ئۆپۆسیۆن چوزانی ئێمەمانانێکیش کە زمانی هاتچێمە لە لیستیانە نەبێ ئەمانە بێ بگیرێن و بدرێن بە داگا ئەسەن تەحویلی جمهوری ئیسلامی بدرێنەوە و ئێستا ئاڵەن لە 120 کەس زیاترە بۆتە 200 کەس ئەمە ئەو پیلانەیە مە پیلانێکە جمهوری ئیسلامی بۆ ئەو پیلاناکە جمهوری ئیسلامی بۆ جوابدانەوە بە ئەو مشکلاتەی کە لە دەرونا خۆی لەگەڵی ڕوبەڕوە و لە نێو خودی کوردستانی ئێرانیشا لەگەڵ ڕوبەڕوە ئەوێ بەم مانوڕانەی دەرەوەی مەرزەکان و وەسڵکردنی خودی ئەم جەریانەتە بەم ئاخێزە جەماوەری کوردستان ئێران بڵێ منە گەرەوانە لەوێ سەرکوت کەم لێرە گوایە ئینەکە بۆ چاوترسەنکردنی خەڵکێکە کە نەیتوانیوە هەر ئەمڕۆ ئەمانەم ڕاجۆستناکە هەر ئەمڕۆ لە شارەکانی کوردستانی ئێرانە لە ئابعادی 70-80% دیلانەکەم ئەو شارانەدا مانگەی گشتی بوو دەر چەند منزورمەیە بڵم پیلانەکەم ئابعادە هەیە چونکی لە وتوێژەکانی کە ئەم قسم زیاتر لەسەر کردووە زۆرتر لەسەر ناڕۆم و مەسەلەی ئێمە ئەوەیە ئەو ئینسانانە بێ نابایە تووشی ئەم سەر نوێشتە بوون کە بوون جوابی ئەوەی ئیبراهیم عەلیزادە نەدامەوە ئەوڕێ شتێکە جێگای داخە من ئەوە بڵێم دووبارە لێرەوە شتێکە جێگای داخە ئەویش ئەوەیە سەرانی ئەم سێ جەریانە لانیکەم جەریانێکیان هەر بێدەنگە من قسەیەکم لێ نەبیستوە نازانم بەڵام عەبدوڵڵا موفتەدی کە نەفەری ئەوەڵی جەریانێکیانە و ئیبراهیمی عەلیزادەش کە نەفەری ئەوەڵی جەریانەکە هەردووکیان عەبدوڵڵا موفتەدی لەگەڵ BBC ئەوەی خۆم جۆم لێ بووە ئەمی دیکە لەگەڵ ڕوودا و ئەوانەکە ئەسڵی مێشێک میوانیان نییە بەوە یا ئەندامی ڕابەری جەریانەکەی ئیبراهیمی عەلیزادە لە میزگەدە لەگەڵ هاوڕە ساڵحی سەرداری ئێمە لەگەڵ ڕادیۆ پەیامی کانادا ئێمە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئەم ئاڵوگۆڕی ئوردوگاکانمان هەر بووە لە شوێنەکەەوە چوون بۆ شوێنێک لە بۆ تێوە هاتوینەتە لای ڕانیە لە ئەمە چاواشەکاریی گەورەیە من بۆ خۆمە وەختە جزئی مرکزیەتی کۆمەڵە بووە جزئی ئوردوگای زەرجۆزەی کە 30 ساڵ ئەوان لێ بگەن لە ئاخرین دەورەکانی کە ئێمە لە ڕاهبەری کۆمەڵەدا بووین ئێمە تەسمیمان گرتووە بچینە زەرجۆز و لەوێنە دابمەزرێن خۆمان شوێنەکەمان انتخاب کردووە ئەو وەختە چەکمان پێ بووە ئیرادی ئەو وەختە حتا ساڵی 1992 لەوێت تیمی نظامیمان ئەناردەوە بۆ دەوروبەری سنە و مەریوان و سەقز و سەردەشت لەو وەزعەکە ئەو وەختە بووە ئەلعانەیانەوێ بڵێن ئەمە شەر وەگەوە نەخێ تۆ لە پێشا ئەوڵەن تۆ ئەوڵەن جارە چەکر لێ دامەڕاوە تۆ لە هێزی چەکداریان لابردی تۆ چەکدار نەماوی
بەداخەوە خۆ من پێم خۆش نییە ئەوانە من هەرچیش مخالفیان بم بریا بەرابەر بە جمهوری ئیسلامی چیان پێ بۆ دیفاع لە خۆیان و بۆ هەر کارێکی دیکە تۆ چێکیان لێدا ماڵێ خۆت پێت خۆش نییە بچی سوورداژت بن خۆت ئەو ڕۆژەت پێشنیە زیری ئەرتەشی دێن و سوارتەکەن بە زۆرت بن چوێتە ئەوێنە کەسەکان کەس لەوێەوە هەر شەوی ئەوەڵ گەیشتووە ئەندامی هەرم جریاناتە بووە لە شەبەکە اجتماعیەکان بڵێ وەکتوی هاتوونەتە ئێرە هیچ کەمترین ئیمکاناتی ژیانی لێیە زۆر شوێنێکی ناهەموار و ناخۆش و پڕ لە ئازارە منەوە لەم کاتەوە مانەگرم لە خواردن کەسێکی ڕەدی نەکردێتەوە بڵام کەسە درۆکە وغیرەزەوە وەختی ئەم تهدیداتەی بەرپرسی ئەمنیەتی مەجلیسی ئیسلامی هەیە من نازانم ڕابەری ئەم سێجەریانە چۆن دەتوانێت خەویان لێ بکەوێت چۆن دەتوانێت ئەوە خوێنسارد بن چۆن دەتوانن ئاوا چەواشەکار بن بڵێن شتێک نییە مە هەر ئیدامێ و ئاڵوگۆڕانەیە بەڵێ ئیبراهیمی عەلیزادە بخۆم جۆم لێ بووە ئەینان لە جواب بەم قسەی ئێمە وەلە قسەی ئێمەومانان هەر منە ئێمەومانان کەسانی تر بووە نامەی سەراواڵی بۆ نووسراوە وتیانە بابا لانیکەم تۆ لە نێو ئەوانە خۆت بە چەپزانی ئەحساسی مەسئولیەتە بەرابەر بە کەسەکانی خۆتان نیشاندن ئەمانە نابێت لە زیندانی سووداژ بن ئەمە نابێت لە زێرە و پیلانابن ئەخسمێنە خۆم پارە بارانەکرێن تۆ بارانەکرێن ترۆریانەکرێن گورە مەواد مخەدر لە نێوانە بڵاوەکەنەوە مەگەرەوەیان بەسەر مجاهد نێنا بەسەر کەمپی ئەشرەف بەسەر کەمپی لیبرتی ئەخۆبینراوە بیسراوە لە تاریخی 50 ساڵەی جنبشی کوردایەتیشە ئەم پیلانانە کەم نەبووە ئەمانە ئەوەڵن هەر لە وەختەوە چێکیانەکردن هەر لە ساڵ 2 ساڵەوە پێشەوە بۆ فکرێکیان کرداتەوە من کارم بە تاریخی 30 ساڵەی ئەم باسی ئوردوگادارێنی ئەوە بەسێکی دیکەی لە فرسەت تراگە لازم بوو بکەین لە دوای کۆتایی شەڕی ئێران و عێراقەوە هێزێکی مەسئولی سیاسی ئەوە بیریی کردایەتەوە کە بەش بە حاڵی خۆم ئێمە ئەو وەختە قسەی خۆمان کرد و بیریشمان کردەوە دنیا ئەوزاعەکە گۆڕاوە ئەڵان ئەو تاریخە دوورە هیچ معلوم بوو لە 2 ساڵەوە پێشەوە جمهوری ئیسلامی پیلانی هەڵکاندنی ئەمانەی بەدەستەوەیە و دەوڵەتی مرکزیەک لە عێراقیش لەسەر کارە جۆڕایەڵی جمهوری ئیسلامیە دەوڵەتی ئیقلیم و بە تایبەتیەکی نیشتمانی کوردستانێکەیە خۆ بەبێ فەرمانی جمهوری ئیسلامی قامک ناکا بە ئاوە هەم کەسەوە ئازانێت هەروە عاقبەت یا لە نێو وەهمی ناسیۆنالیستی خۆیانە کە برا کوردەکانیان کە لە یەکێتی بێ هیچیان لێ ناکاکەوە بینی ئەو بەڵای بەسەر هێناون کە هۆش نییە یا چونکی ئێشتا هەر ئەمان هەرم دوو کەسێ نێویانە بە مرتدین حتی خۆیانەوە بینن عاقبەت 50 کەسێک تحتی نێوی ئوردوگا لەوێ ڕابگرن بۆی نمایشەوەی پێ بدەن گویا هەڵسوڕانی سیاسیان لە کوردستان عێراقایە ئاخرەوە هەڵسوڕانی سیاسی لە سوورداش تۆ قەرار بوو ڕۆژە نمادیەوە بوو خەباتی چەکدارانە هەر بڵێسەکەی ڕابگریت دێ خۆ تۆ چێکیان کردووی سەراحەتە لە جێتر وتومە و بازێک ڕفێقی خۆشم پتا ڕخنیان لێگرتم گوڵم کەماکە بەشێکی بووە من نمایشە سیاسیە بەشێکی ئەوێ پوڵی پێوەرگرن سەراحەتە جەنابی مفتەدیەوە بگرە تا عەلیزادەیانەوێ بڵێن 150 کەسمانەیە دەوڵەتی ئیقلیم دەبێ بودجەکەمان پێدە بە قیمەتی چی؟ بە قیمەتی دەیان و سەدان ئینسان بە خۆیان و خانەوادەیانەوە لەوێنە قوربانی ئام سیاسەتە بن بەڵێ ئیبراهیم عەلیزادە لە بەرابەر بە نەزەری من دڵسۆزی کەسانی وەکو ئێمەومانە کە وتمانە بابا سەرنوشتی ئەوانە بێ نەجات بێ ڕێگاکەی چییە؟ لە قەدیمترە بۆ ئەبتان کە ئەلعانیش نەچۆ بچێ یەک فشار بێنن بۆ هەرە و دەوڵەتی ئیقلیمی کوردستانە ناڵن ئوردوگاتانە بێ باشە ئوردوگام ناوێ لوتفەن حەقی پەنابەری حەقی مانەوە لە شارەکانی کوردستانی عێراقا ئەندام بە کەسەکانمان بدەن با بچن لەو شارانەیە وەکو پەنابەری سیاسی مەگەر نێوتان نەناوە ئوردوگای پەنابەرانی سیاسی نەخێ پەنابەرانی سیاسیم لەوێ نابێت لوتفەن ئیجازە بدەن با لە شارەکانە تێکەڵ خەڵک بن تێکەڵ ژیانی خەڵک بن خۆیانە چەند کارەکە خۆیانە چەند کارەگەریەکەن خۆیانە چەند زەحمەت ئەچێشن ژیانی خۆشیان تەمینەکەنەوەوانە ئێستا ئەمە ڕێگای ئەسڵی لەبا ئیجازە بدەن ئامشتە کرد ڕێگای ئەسڵی ترەوەیە ئەبێ بەر دەرگای UN و هەر سازمانێکی نازانم کۆمەک بە پەنابەرانی سیاسیەکە بڵین با بمانە پەنابەری زدی جمهوری ئیسلامی ترۆریانەکە ئەیان گرێەوە نییە هەفتەیە لەوە پێش بێزاد خوسرەوی ئەندامی حیزبی دموکرات یەکێتی نیشتمانی تەحویلی داوە دەنەچە ئەبێ منتەقل بنە
وڵاتانی ئوروپایی پەناهەندە پەزیر ئەگەر ئەمەیان زۆر باشە جریانە لەو بابەتەوە مشوریەوە کەمخۆریەوە بۆ شتە زۆر ڕوون و ئاشکرا دیارە بەڵام دیارە ئەمان وەک باسەکەن کەسابەتەکان لێ تێکە چێ بۆیە زۆر ناڕەحەتن بۆ پێشنیارانی کە ئێمەمانان یاخود کۆمیستەکانی کەن بەڵام لە لایەکی تریشەوە وازان مەسەرەکار کەسابەت نییە ئەمانە خۆشیان لە بنەوە بە جۆر لە جۆرەکان بڵێن لە کوردستانی عێراق ئاواڵێن لەگەر یەکێتی و پارتیە ئەشیان بۆ یەکە بێ ینی هەر یەک بابەت و یەک قوماشنەوەوانە بۆیە هەوڵەدەن هەتا بکرێت ئەو کێشەیە نەکەوێتە نێوانیانەوە کە ببن بە دوژمن و کۆم هاوڕێش هاوڕێ مەسعودی شارێ پێداوە ئەڵێ ئایا ئەوەی کە لە کوردستانی عێراقش خۆ پیشاندانی جەماوەت لە دژی ئەم ڕێکەوتنە ئەمنیە وەڕێناکەوێت بەهۆی ئەوە نییە کە هەموو ئەوان هەموو کات پشتی حکوومەتی هەرێمیان گرتووە بەستی دیارە ئەم ڕێکخراوە لە لایشتیشەوە ئەڵێ چووکە لە پاش ڕووداوەکانی حەڤەی شوبات حیزبەکەی ئیبراهیمی عەلیزادە و ڕاگەیاندە دەرکرد لە دژی خەڵکو لە پشتی حکوومەتی هەرێم بوون وتیان دەبێ ئەو دەستکەوتانە لە دەست نەچێت ڕای ئێوە چییە؟ ئاگام لەم ڕاگەاندنە کە و دۆستەمان باسێکا بەڵام ئەو قسەی ئەوەڵ زۆر دروستە تۆ جەریاناتێک بی حزبی دموکراتی کوردستان بی جریانەکەی عەلیزادە ئەوان بی ئەوانی کە وایە لە 30 ساڵی ڕابردووە هەر لە پەستا تۆ ئەکست گرتووە لە پەنای دەوڵەتی هەرێم و دەوڵەتی ئیقلیمێک ڕاوەستاوی کە بە زۆری خەڵک جەماوەری خەڵکی کوردستانی عێراق بەدەستیەوە ئەناڵێن و بەدەستیەوە ناڕازین ئەمە لایەکی ئەو مەسەلە بووە بەشێکی دیکەشی وەیە کە بە کەمترین شێوە لە ماوەی 30 ساڵەیە ئەم جەریانەتە دفاعیان لە حەقخوازی خەڵکی کوردستانی عێراق کردووە لەسەر موچە لەسەر شت 1001 اعتراض بووە بەکر عەلی لە شاری سولەیمانیە ترۆر کرا دا یەکێ لەم جەریانەتە ئەوقتە هەمویان بەیەکەوە بوون نیشانم دەن مەحکومیان کردو نەزیر عومەر هەروە 5 کۆمۆنیست کە ساڵی 2014 حوتە لە بین چوون نەکەر ئەوان خەڵکی دیکە نووسەران سەردەش عوسمان کاوە گەرمیانی نازانم کوا ئەمانە چیان وتو بەحقیقەت هەر من ئەلێرایەکشت بڵێم ڕەحمان بیرم نەچێ ئەمە هەر ئەم کارە وای کردووە کە خەڵکی کوردستانی عێراق هەرێمی کوردستان وەکو جارانەوە ئەتیبارە بۆ مەحزابانە ناکەن بەڕاستی زۆر قسەی ناخۆشیان پێڵێنوانە من جێگەی نییە لێرە باسی بکەم لەبەرەوەی بەشێک لەو تەبلیغاتانە تەبلیغاتی زۆر نادروست و ئەوانەیە بەڵام حەقەتەکەیەوە قەڵەش تێکەوتوتە بینانەوە ئێوە هاتوون لە جەردە و تاڵانکارەکانی سفرەی خاڵی خەڵکی کارگەر و زەحمەکێشی کوردستانی عێراق دیفاعەکەن و هاوسەنگەری ئەوانە بۆیە خەڵکیش لە فشارەکان و گوشارەکانی جمهوری ئیسلامی ئێران بۆ سەر ئێوە بێدەنگ هەبێ ئەوە حتممە تاسیری بۆ بەڵام من با لێرە یەکش ڕاستکەمە بەڵام باوجودیوە لە مقابل لەگەر رادیۆ پێشەنگیشەوە باسم کرد بەڵام باوجودیوە ئازادی خوازان بەرابری خوازان حەق خوازانی کوردستانی عێراق حزب کۆمونیست کارگەری کوردستان ئەو تۆڕە کۆمەڵایەتی کە لەوێنە وجودیە حەقی خۆیەتی بۆ دفاع لەم ئینسانانەی کە بە زۆر بردویان نەتە زیندانی سووداش هەر کارێکیان بۆ کرێ هەر اعترازێکیان بۆ کرێ بۆ کرێ منەوەتەوە خۆم هەیە بیکرد خەڵکی کوردستانی عێراقیش بیکەن این مهم الان ئەو ئینسانانەیە نەجاتدەن نە سیاسەتی ڕابەری ئەم سەجەریانە باو قسەش بۆ تەکمیکەم ئیبراهیمی عەلیزادە لەبەرابەر ئەم قسە دڵسۆزانەی کەسانی وەک ئێمە بۆ نەجاتی ئینسانەکانیەوە گەڕاوەتەوە توێتی ئەمنیەتی هەموو کەسەکانی ئێمە لە گرەوی هیچ شتێکدانە ئەمانەش لەو بابەتەوە قسەنەکە دەنا کەسانی وەک ئێمە خەجاڵەتی بۆ خۆمان دەمێنێتەوە من پێم خۆش نییە لەو ئەدەبیاتە سووکەی ئەو ئیستفادە بکەم بەڵام با بینەر و بیسەر بۆ خۆیان قەزاوت بکەن ئایا ئەمنیەتی بنیادەمەکانی لەسەر جێگای لە گرێوی کەسدانیە لە 6 مانگەوە پێشەوە بۆ لە ئوردوگای زەرجۆز چەک کراون خۆتان پێتان خۆش بوو ئەی چەکەکانت ئەمانت بۆ تەحویلی یەکێتی نیشتیمانی کوردستاندا تازە پێتە درێتەوە خەو چاواشەکاریە لەگەڵ سوفی خۆت و دەرەواکەی سوورداش بە اختیاری خۆتان چووە ئەڵام بنیادەمەکانتان لە سوورداش ئەحساسی ئەمنیەتەکەن واقعان ئەمنیەتیان لە گرێوی کەسانیە ئەم چاواشەکاریانە تاکەی بۆ ئیبراهیمی عەلیزاد و کەسانی دیکەی وەگەڵ بەڵێ قسەکەی تۆ زۆر ڕاستە بەشێکشی وەیە ئەحساسی هاو بزوتنەوەی و هاو جونبشی لەگەڵ یەکێتی و پارتی و ئەلئانش حازر نین ڕاگەیاندنێکی ئەترازی تند بەرابەر بە یەکێتی کەم کاری کردووە بدەن
نەمدیوە لەسەر تەحویلدانەوەی بێزادی خوسرەوی حزبی دموکراتی کوردستان ئینسانێکە شتێکیان وتبێ تاکەی مەسلحەت خوازیانە و تاکەی بێمەسئولیەتی بەرابەر بە ئینسانەکانی خۆتان بۆیە قسەی کۆتایی ئەوەیە بەرەی ئازادی خواز لە کوردستانی عێراق ئێمە لە دەرێ لە هەرچێگەکرێ ئەو ئینسانانە نابێ بەو پیلانەی کەدان ڕێژراوە لە زیندانخانەی سوورداش ژیانیان تیاچی. دەستخۆش زۆر باشە بەرحاڵ من ئەوەنە بڵێم هەندێک هاوڕێی تریش کۆمنتیان نووسیوە لەسەر فەیسبوک بەداخەو کۆمنتەکانیان لەسەر فەیسبوکەوە نایەتە ناو ستۆدیۆوە نازانم ئیشکالێک هەیە هاوڕێ هەژیر کۆمنتی چتری نووسیوە ئەڵێ کاک ئیبراهیم عەلیزادە کاتی خۆی وتی خەڵکی سلێمانی دەرگای ماڵەکانیان بۆمان ئاوەڵا دەکەن بێگومان ئەم چاوەڕوانە لە خەڵکی سلێمانی دەکرێت بەڵام لە ڕووی سیاسیەوە قسەکەی کاک ئیبراهیم زۆر لەجێی خۆی دانیە بۆیە ئەوەی کە دەڵێ هیچ نییە دڵخۆشیەکی سادەیە کە دەیەوێت بە خەڵک بڵێت کە کێشەیەک نییە بەرحاڵ من جێگەی داخە ئەو کۆمنتە نهاتوەتە ناو ستۆدیۆ بەڵام من هەر لەسەر فەیسبوک خۆم بینیم بۆیە ئەیخوێنمەوە خوازیارم هاوڕێیان ئەگەر بکرێت لە ڕێگەی یوتیوبەوە کۆمنتەکانیان بنێرن باشترە بەرحاڵ چینە سەر بەشی سێمی بەرنامەکەمان هاوڕە ڕەحمان ئەویش سەردانەکەی پزیشکیانە بۆ هەرێم کاتێکی ئەو تۆشمان نەماوە بەڕاستی چەند دقەیەکمان ماوە وەڵام بەرحاڵ لە سەعات تێئەپەڕین ناکرێ ئەم باسەش بێ قسە بەجێ بێڵین ڕایەوە سەبارەت بەم هاتنەی پزیشکیان چییە هەندێک شت ئەبینرێ لەم سەردانەیە کە پێچێ پزیشکیان مەبەستی بێ ئەوانەی کە خوێندنەوەیان بۆ کردو بە جۆرێک ئەو قەڵەشتێک کە کەوتۆتە بینێکیتی پارتیەوە قوڵتری بکاتەوە گوشارێکی زۆرتر بۆ پارتی بێنێت و باوشێکی زۆرتر بە ئەو بەشە لە یەکێتی بکاکە بە تەواوەتی و بە هەموو شێوازێک تەسلیمی بووە و ئەم پیلانش کە پێشتر ئاماژەمان پێدا بۆ جمهوری ئیسلامی جێبەجێ کردووە کە ئەم باڵی دەسەڵاتداری ئێستای ناو یەکێتیە بەرحاڵم کارانە لە بەرهەم لە مەرامی سەردانەکەیە ئەبینرێ بەڵام وەکی تر بەچوو ئەگاوە ئایا ئەتوانێت بە جۆرێک ئەم پیلانانی کە جمهوری ئیسلامی ئێران بە دوایەوەیەتی بەسەرکەوتنی بگەینێم سەردانی پزیشکیان بۆ کوردستان دەنگت نییە ئاوڕێ دەنگت قەتع بۆ دیارە دەنگم نیێڵان بەڵێ ئێستا هەیە بەڵێ فەرموو ئەو قسانێک کە باست کرد لە مەوردی ئامانجی پزیشکیان بەتایبەت تا بە کوردستانی عێراق ئەوە لە جێی خۆی وایە بەڵام پێش ئەوە بە نظرم سەفەری پزیشکیان بۆ عێراق بەگشتی ئەبێ لە چوارچێوەی سیاسەتی منتەقەیی جمهوری ئیسلامی کە خۆیان ئەویان کردو بە ئەسڵ باولێەوە دەڵێن ئێمە بێ پەیوەندیەکانمان لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر محکەمکەین بەهێزترکەین بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەنزوریانە و ئەوە یا جا دواتر بیر لە پەیوەندیەکانمان لەگەڵ مەسەڵ ئەوروپا بکەینەوەە لەو چوارچێوەدا ئەوە بۆ خۆی جێگای ئەوەڵین سوارەوەیە بۆ ئەوەڵین سەفەری بۆ عێراق دلەکەوە عاقبەت لە چوارچەوەی ئەو هەلومەرجە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کێشەی فلستین ئیسرائیل غەزە لەعین حاڵەت تێکڵاوبوونی جمهوری ئیسلامی لەگەڵ ئەم مۆزوع ئەوێ کەماکان موقعیەتی لاوازبووی خۆی لە منتەقەکە و ئەو هەڕەشانش کە هەیە لەلایەن دەوڵەتی ئیسرائیل و بۆ شەڕۆوانە بە تەوری واقعی جمهوری ئیسلامی ئەوێ لە منتەقەکەەوە ببورن مشەخصەن لە عێراقا محکەمتر بکە عاقبەتەویش ئاڵوگۆڕی بەسەرا ئاڵوگۆڕی زۆر جددینا بەڵام بە دەرەجەیە ئاڵوگۆڕی بەسەردا هات بۆوانە جمهوری ئیسلامی بەم سەفەرەی و بەناردنی پزیشکیانێکە لە منە پرسی نمونەی بەرجەستەی کاراکترێکی بێخاسیەتە لە جمهوری ئیسلامیە بەڵام لەژێر ڕابەری و چاوەدێری خامنەی و سوپای پاسدارانە هەڵس و کەوت دەکە ئەویژەوەیە نیشانیدا واقعیش نیشانیدا کە لە سەحنەی سیاسی عێراقا دەستباڵایە دەسێڕوە ڕقی بە کەشی لەولاوە ئەمریکایەوەن تۆ ئەچێ لە پێشا دەوڵەتی مەرکەزی عێراق بینێ و ئەو پەیوەندە ئەمنیەتی لەگەڵ بەرقەرارەکە و لە هەر بوارێکی دیکەشە ئەو جۆرەی خۆی ود اقتصادی و ئەمنی و فەرهەنگی و علمی و هەرچێکە عاقبەت معلومە
دەوڵەتی ئێستای مرکزی عێراق بە قسەی دەوڵەتی جمهوری ئیسلامیەکە و لەگەڵی هەماهەنگەلانی کرد. هەر لەو بابەتەوە بەشێک ئەوەیە، بەشە بۆ تەقویەتی هێزە نیابەتیەکانیەتی ئەو هێزە تەرۆریستانەی کە لە خودی سەحنەی سیاسی عێراقا دروستیان کردوون لەم کێشمەکێشەی کە لەگەڵ ئیسرائیل و لە منتەقە هەیەتی و بۆ حمایەتکردن لە حزب الله هەمووانە بۆ ئەوەش کاری کردووە. جا دوای ئەوەش لە عینە حەڵاڵە دەسەڵاتم بەسەر دەوڵەتی مرکزی عێراقا هەیە، گۆشەیەتریش دەوڵەتی ئیقلیمی کوردستانە. بەم سەفرە نیشانی دیکا بڵێ بابە لە ئیقلیمی کوردستانیشان من قسەی ئەوڵەکە ئەگەر پارتی بە دەرەجەیەک بە دەلیلەوەی لە جبهەی تورکیە و فاصلەی گرتو ئەوە ئەچێ و ئەیبینێ و تۆ قسەیەکی جیاوازت لە ڕابەرانی پارتی و لە نەچیروان بارزانانی و ئەوانە نەدی کە حتا لەگەڵ ئەوانەی یەکێتی زۆری فەرق بێ ئازانم ڕابتەکان بە عملی فەرقی هەیە. وەختە خودی پزیشکیانە چێڵێ ئێمە هاتوین لەسەر پەیوەندیە سیاسی و ئەمنی و فەرهەنگی و علمی قسە بکەین، نەچیروان بارزانانی لە پێشاڵێ ئێمە لەسەر باری ئەمنی زۆرمان قسە کرد، خاچی کوردستانی عێراق نابێتێ جێگای نائەمن بوون بۆ جمهوری ئیسلامی و تەعەرروز بۆ. یعنی ئەو قەولە مەجبوریشن ئەو قەولە بدەن، شەرایطەکان ئەو لاوازی داسەپاندون و لەوە خراپتر سەرانی یەکێتی نیشتمانی و ئیترەوە تۆش باست کرد. دقیقاً وەختە پزیشکیان دێ هەمە چێتە هەولێر و هەمە چێتە سلەیمانیە لە هەردوو لا وەک یەک ڕەفتارەکە، معنایەوەیە ئێمەی کە ئەزانین ئەم کێشەی دەسەڵاتە لە بینی پارتی و یەکێتی هەیە، جمهوری ئیسلامی بەم کارە پارتیە کە زاهرەن سەرۆکی حکوومەتەکەی پێ و سەرۆک وەزیرانەکەش بێڵە تۆ شەر وەکو یەکێتی تەمەشاکەم تازە یەکێتی تەقوێتەکە. هەموو زەڵام قسەی ئەوەیە کە گویا لەم هەڵبژاردنەی کە لە کوردستانی عێراقا بکرێ جمهوری ئیسلامی بە تەواو معنایەوێ بە قازانجی یەکێتی نیشتمانی خاڵت بکە و بە احتمالی قەوی بیکە. دەنەچە معلومە بۆ قوڵکردنەوەیوانە ئەماوانەیە و لە عینە حاڵە باری معنای عملی ئەم پەیوەندی ئەمنی ئەوەی عاقبەت بەشی عەلەنی ئۆپۆسیۆنی کوردستانی ئێران لەوێ هەڵکەنن، لەوێنە پرش و بڵاویان کەن. ئەو قسەیەی وتەبێشی مەجلیسی وتەبێشی بەشی ئەمنی مەجلیسی ئیسلامیەکەیان کردوێتی من پێما بێ ئەبێ سەرانی ئەم جەریاناتەوە هەر کەسە بڕێک تێگەیشتنی هەیە بە جددی وەرگاڵێ ئێمە هەدەفمان قەدەمی بەعدی ئەوەیە بێمانە هەڵوەشێنەوە مەسئولین و سەرانیشیان بدرێن بە دادگا و محاکمە بکرێن، ئەبێ بجددی وەربگیرێ. هەرم بەڵایان بە عەقڵە مجاهیدیان دەرپەڕان ئەڵام بە تۆپەڵ هێناویانن بردووانن لە ئالبانی داناون. بەڵێ پزیشکیان ئەم مەجموعە هەدەفەی بوو و مانۆرێکیان کرد جمهوری ئیسلامی و بەناردنی پزیشکیان بۆ بەغدە، بۆ هەولێر، بۆ سلەیمانی، بۆ بەسرە، بۆ نەجەف، بۆ کەربەلا. یعنی عاقبەت وەکەوەیە تو ئەحساس دەکرد ئەحساس ئەوەیە ئەم دەوڵەتی مرکزی عێراق و دەوڵەتی ئیقلیمی کوردستانە بخۆی زیرادەیەکی نییە، ئەم سەرۆک کۆماری ئێرانە هاتووە کوێکی پێی خۆش بێچێ و بە پێی مەسلحەتەکانی خۆیان لەگەڵ مەسئولینی محەلی قساکە و تۆ تەماشای من گوێم لە وتارەکەی بوو کە لە بەسرە حتا لەگەڵ سەرۆک عەشیرەتەکانی بەسرە و لەوێ داوێتی خۆی ڕاستە و خۆ ئەڵێ ئەوان ڕعیەتی ئەون ویان قسە لەگەڵەکاڵە بەجێ لە مەوزەیەک قسەیان لەگەڵەکاڵە بۆ خۆی نخست وەزیر یا ڕەئیس جمهوری عێراق. ئەو مانۆڕەیە ئەو هەدەفانەی بوو و با ئەوەش بڵێم ئەوەی بە پەلە پرۆزێ یەکێتی نیشتمانی کوردستان لە هەفتەی ڕابردوو لەو 4-5 ڕۆژی ڕابردووی پێش 4-5 ڕۆژ پێش هاتنی پزیشکیان بارگای ئەم بەشێک لە کەسانی زەرجۆز و زەرجۆزەڵەوانەیان برد بۆ سوورداش. بێزاد خوسرەوی حزب دموکراتیان تەحویلداوە هەموو ئەوانە لە خدمەت و هەدیەیەک بوو بۆ پزیشکیان بڵێن ئێمە لە خدمەت داین ئەوە و کارانەشمان کردووە فەرمو بە خێرەی ئەمە ئەو ئامانجانەیە بوو پزیشکیان و دەوڵەتی جمهوری ئیسلامی بەڕێوەی بەرحاڵ ڕەحمان من لێرە سەرنجێکم هەیە با بیڵێم من وا ئەزانم هاوڕە ڕەحمان کە جمهوری ئیسلامی ئێران کەمێک لەلایەن ئۆپۆزیسیۆنی ئێرانەوە و لەلایەن هاوڕێیانی کۆمونیستیشەوە کەمێک لە تەسویری ببەخشەوە
بەڵێ ببەخشنەوە دەنگم دێوەنێ من بەڵێ. وازانم کەمێک سەبارەت بەم مەوزوعە لە تەسویری قودرەت و توانای جمهوری ئیسلامی ئێران لە عێراقا کەمێک مبالغە ینی زۆرتر ئەیبینن لەوەی کە واقعیەتە. جمهوری ئیسلامی ئێران لە عێراقا دەسەڵاتی هەیە و توانای هەیە و کۆمەڵێکیش گروپی چەکداری بە دەورەوەی، بەڵام ئاوا کە ئامر و ناهی بێت لە عێراقا بەم دەرەجەیە نەماوە، بەتایبەت لەم چەند مانگەی ڕابردووە پرۆسەیەکی تر لە عێراقا دەستی پێ کردووە. ئەم خۆن دەسەڵات نیشاندانە بەتایبەتی لە کوردستانە بەشێکی وە لە عێراقیشە بەشێکی پەیوەندی بە هەڵبژاردن و انتخابات و ئەو انتخاباتانەوەی کە بەڕێوەیە لە عێراقا ئەکرێت کە ئێرانی تر هێزێکە بە ئیمکانات و بە پارەی خۆی توانێت لە پشتی هێزێکەوە بوەستێت و کاریگەریش لەسەر دۆخەکەدانێت چونکەمانە کۆمەڵی گروپی جەردە و تاڵانکارن لەسەر تاسەری عێراقە کە دەسەڵاتیان بەدەستەوەی، بەڵام بە گشتی ئێران ئەو موقعەتی لەناو عێراقا بەو دەرەجەیە نییە و ئەمەش جۆرێک نمایشێک بوو کە ئەنجامیدا. من پێم باشە ئەو مەسەلەیە لانی کە من طیباعی خۆم بڵێم ئەو پرۆژانەی کە لە عێراقا لە پێشایە و خەریکە ئەنجامەدرێ بە تایبەتیەوەی کە پێی وتێ ڕێگای گەشەکردن یا طریقە تەنمیەوە ئەمانە بە جۆرێک هەندێک بەڵێنی داوە بە گروپە لایەنگرەکانی ئێران کە گەر لەگەڵ پرۆژەکەی ئەمریکا بڕۆنوانە ئیمکاناتێکی زۆریانەکەوێتە بەردەست. ئەو دۆخە ئەو جۆرە کە ئێران لە ڕابردووە لە عێراقا قودرەتی بۆ دەسەڵاتی بۆ ئەوانە تا ئەم کێشەی غەزەش نیشانی دا کە ئەو توانایە ئەو قودرەتەی نییە. بۆ نمونە ئەوەی کە حیزبوڵڵا لە وەڵامدانەوە بە نەخشەکانی ئێرانە ئەیکاوەی حوسیەکانی کەنوانە لە عێراقەوە و کارە نەکرا. بەرحاڵ ئەمە نیشانەیەکە لەوەی کە ئێران ئەو قودرەتی لە عێراقا نەماوە. مەمە ئینتیباعی خۆمە پێم خۆش بووەوە بڵێم تر بە هەر حاڵ ڕەنگە لەم بابەتەوە گۆشەمان هەوێت لە لێکدانەوە تێگەیشتمانە بۆ دۆخەکە، بەڵام من پێم باش بوو ئەم قسەی خۆم سەرنجی خۆم بڵێ. هیوادارم واقعا و سەرنجەی تۆ دەقا و دەق دروست بێ. من لاوازبوونی جمهوری ئیسلامی لە هەموو جێیەک و لە سەحنەی سیاسەتی عێراقیشمە زۆر پێ خۆشە. ئەوەشم قبوڵە کە مەسەلەن وەکو چوزانم وەک دوای 2005 وانە کە لەو ئەوڵانەوە وەک ئەو دەورەی کە قاسم سولەیمانی ئاوا بڵێم تەراتێنیە کرد لە سەحنەی سیاسی عێراقا و لە 2014 وەختی شەڕ لەگەڵ داعش هات و جمهوری ئیسلامیش هات بە تەوری واقعی لە کەنار حەشتی شعبی و ئەو تا حەشتی شعبیان دروست کرد لە کەنار هێزی نظامی عێراق ڕاوەستا بەقەد ئەو وەختە نەبێ ئەوە ڕاستە. بەڵام من قایسەیەکەم لەگەڵ دەورەی مەسەلەن ئەگەر ئاوا بڵێم دەورەیە کە کازمین خوز وەزیری عێراق ئەو وەختە جمهوری ئیسلامی موقعیەتی لاواستر بوو بە تەوری واقعی دەوڵەتی مرکزی عێراق داپشتبەستوو بە ئەمریکا زیاتر کاراکتری کابینەکەی هەرچێ بوو. ئەو وەختە جمهوری من قایسەیەکەم لەگەڵ ئەو دەورە ئێستا لە دەورەی ئەم سوودانیە لە چاد دەورەی کازمی ئەحساسەکرێ کە بەرحال جمهوری ئیسلامی دووبارە موقعیتێکی باڵادەستری پەیدا کردووە. هەرەوەی عاقبەت ئەو هەمووە کۆتلەی سەدری پێڵەن هەچێ بن مقاومەتیان کرد نیانویش لە کابینە بن دەوڵەت بن جۆرێکی دیکە بێ نهایەتەنەوە فشارەکانی جمهوری ئیسلامیە کارێکی کرد دەوڵەتی ئێستای عێراق لە دەست ئەو بەشە لە شیعەکانی عێراقا بێ کە لە جمهوری ئیسلامی نزیکن. دەنا منیش پێم وابە مەسەلەن وەکو دەورەی قاسم سولەیمانی نییە ڕاستەکەی ئەوەختە قورسایی زیاتر بوو جمهوری ئیسلامی پیلانەکانی زیاتر بوو، بەڵام ڕاستەکەی بۆ کوردستان بە تایبە بۆ زۆنی سەوزوانی بۆ زۆنی سەوز من ئەوە بڵێم ئێستا و ڕابەری ئێستای یەکێتی نیشتمانی بە تەواوەتی گوێ لە مستی جمهوری ئیسلامیە، چونکی لە ڕقابەتی خۆی لەگەڵ پارتیە بۆ من وابیرەکەمەوە کە یەکێتی نیشتمانی لەم جبهەبەندی مەسەلەن جمهوری ئیسلامی محوەرێکی کردێتەوە بە نێوی محوەری مقاومەت خۆیەتی و حزبوڵڵایە و نیابەتیەکانێتی و لە خاوەرمیانەیە یەکێتی نیشتمانیش لەو بەرەیە زیاتر نزیکە. هەر وەک پارتیش لەگەڵ تورکیە و بەرەیەکە لەوانەیە زۆرتر لە ئەمریکا و ئەوان ئومێدیان بە ئەمریکا زیاتر بێ لەو بەرەیە نزیکتر بێ.
باشە زۆر باشە هاورە ڕەحمان بەرحاڵەوە چەند کۆمنتێکیش بوویە هاورە مەسعود کە پیشانمدا سەفەری پزیشکیان بۆ عێراق و کوردستان لە پەیوەند بە استراتیژی درێژماوەدا تەنیا مانوڕێکی سیاسی بوو بەڵام لەو باوەڕدام ڕژێمی ئیسلامی کێشەی نێوانێشێتی و پارتی قوڵتر دەکاتەوە هەوڵ دەدا دەسەڵاتی سیاسی زیاتی لەسەر کوردستانی عێراقیش هەبێت بەرحاڵ دۆخی ئەو باڵەی کە ئێستا بەسەرێکێتی شازاڵە دۆخی ئەو باڵەش زۆر زۆر نالەبارە ئێستا چونکە یەکێتی بوو بە چەند شیتاڵەوە ئێستا لەم کەینوبەینەیە پشتیوانیکردنی جمهوری ئیسلامی ئێران بۆیان لە نانی شەو زەرورترە حاڵ ناتوانن بە هیچ جۆرێک لەژێر کۆنتترۆلی ئەوان دەرچنەوە ڕاستە بەڵام بە بڕای منە مەژەر پێویستەی بە هەڵبژاردنەوە هەیە لە دوای هەڵبژاردنە ماڵوگۆڕە ئاڵگۆر لەم ناوچەیە ڕوو ئەدا دووبارە بە زەرری جمهوری ئیسلامیش ئەوەی کە دۆخی یەکێتی ببینێ لەو ناچەیە زانە پشتیوانی ئێرانیش لە ئەم باڵی کوڕانی جەلا تاڵەبانی کە لە یەکێتیە باڵا دەستن ئێستا هەتا پشتیوانی ئەوانیش ڕەنگە فریان نەکەوێ دۆخەکە لە سلێمانیا زۆر بە زەرری ئەم باڵە ئەشتێتەوە بەرحاڵ من وازانم هاتیینە کۆتایی باسەکانمان ئەگەر شتێکی تر نەبێ ئیزافەیەکی تر هاوڕە ڕەحمان لێرە بەرنمەکە کۆتایی پێبێنین زۆر سپاس دەکەم دووبارە بۆ بەشداربوونت لەم گفتوگۆ چەند لایەنەیە لەسەر چەند بابەت گفتوگۆمان کرد بە ئومێدی ئەوەی لە بەرنامەی تریشا لە داهاتووە پێک بگەینەوە و فرسەتێک بێت کە بەرنمەکانی ڕابردوومان کە پێکەوە بوومان دووبارە بۆ ئێوە گونجاو بێت کە درێژەی پێ بدەینەوە. سپاسی تۆ زۆر سپاسی هەموو عەزیزانەی کە کامنتیان دانا و دەخاڵەتیان کرد لە بەرنمەکەدا و هەرو نەش بڵم ئەمڕۆ ساڵوەگەری یادی ئەو ڕاپەڕینە جەماوەری 2 ساڵ لەوە پێش بوو هیوادارم ڕۆژەکانی داهاتووی بە درێژەی خەباتێکی پڕتین و ئەترازاتێکی جەماوەری زیاتر لە ئێستەقبال لە ساڵیادی ئەم ڕاپەڕینە مەزنەدا بڕۆین. زۆر سپاس دەست خۆش دووبارە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەی ئەم شەویشمان لەگەڵمان بن لە بەرنامەی سبەینەیە بەرنمەیە کە دەستمان پێکردووە سەبارەت بە فاشیزم و ڕاسیزم درێژەی پێدەین بەرنامی سبێنەمان سەبارەت بە ئەڵمانیا و هۆڵندایە لەگەڵ دوو هاوڕێ ئاسۆ شابان و میرۆ عەبدولکەریم بینەربان بن هەر هەمان کات سعات 8 ئێوارە بە کاتی ئەوروپا لەگەڵتانەبین تا دیدارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیزە هەموو ئێوە بە شادی و کامەرانی ئەسپێرم هەر بژین.